ڕێز و خۆشەویستی هاوڕێیان ئەو کاتتان باش. بەخێربێن هاوڕێیان. چاوی ئێمە ئێستا گفتوگۆ لەگەڵ نووسەر ڕێبوار کەریم وەلی کە نووسەرش پێشووی دەستگای ڕوودا و کەسێکی بەد نزیک لە نێچیروان بارزانی تۆمەتبار دەکرێت یان ئاماژە پێ دەکرێت. قسە و باز دەکەین لەسەر هەڵوێستی نێچیروان بارزانی و هاوکات هەڵبژاردن دوا دەخرێت دوا ناخرێت، چارە نووسی هەرێم بەرەو کوێ دەڕوا، کۆی ئەو شتانە. خێربێن ناوڕێیان، سەرچاوی ئێمە ئێستا کەمەشکە سەوباز دەکەین، تەلەفۆنی ژۆ کاک ڕێبوار دەکەین. هەڵوێستی نێچیروان بارزانی هاوڕێن ڕووداوەکان زۆر خێرا و بەپەلەن، خەتەرناکشن نەکەر بەپەلەن، خەتەرناکشن. ئێمە قسە و باسی لەسە دەکەین. کەمەشکە ئەو ڕۆژ ساڵیادی شەهید سەردەش عوسمان سبەی ساڵیادی شەهیدی نەمەر سەردەش عوسمانە، ئەو شەهیدەی پارتی ساڵی 2010 لە ناو بازاڕی هەولێری زۆر بە وحشیگەری ڕفاندی و دوای ئەوە تیرۆری کرد و گولەی لە دەمدا وەک شێوەیەک لە ئێرهاب. کەچی ئێستا سەردەشت بوویتە تارمایی لە بۆ ماڵی بارزانی. سەردەشت تارمایی بڕوا بکە، بەس باسی سەردەشت بکەیت پارتی زۆر پێ تێکەچێت، بەس باسی سەردەشت عوسمان بکەیت پارتی حاڵەتی زۆر پێ تێکەچێت. و خوێنی شەهید سەردەشت گەلێک گران لەسەر پارتی کەوت هاوڕێیان، گەلێک گران لەسەر پارتی کەوت کە بە هیچ حاڵەتێک پێی ڕاست ناکرێتەوە. ئێستا ئامادەن دەیان ملیۆن دۆلار بدەن بەس ئەو کەیسیانە کۆڵ بێتەوە. بەخێربێن هاوڕێیان، ڕەوشەکە خراپە، هەروادی خراپتریش دەبین. سێ حاڵەت ئێستا لە ئارادا هەیە. هاوڕێیان ئێستا تەلەفۆن و کاک ڕێبواریش دەکەین. یەک دوو ئیدارەیی، شەڕی قانونی یان ئەوتە شەڕی سەرباسی، هەر سێ ئەوە واردە. دوو لایەن کەتینە بەرامبەر یەک، هەم مەسعود و مەسرور بەلایەک کە تەفاهومیان نییە، پاڤێلیش لە سنفی وانە، ئەویش ئامادەی هەیە، ئەو یعنی ئەو ئەگریسیڤەی هەیە کە تەنازل ناکات. دەڵێن مەسعود بارزانی خۆی گوتبووی هێزار ڕەحمەت لای لاهووری لەکرا قسەی تووشی بەڵای خۆی بووە. هاوڕێیان پێتر ئەو ڕۆژ پاڤل چتە بەغدا بابزانین ڕووداوەکان زۆر خێرا و بەپەلە و مەترسیدارن. هەر لەو ڕوانگەوە هاوڕێیان ئێمە قسە و باس لەسەر هەڵبژاردن دەکەین. ئێستاش تەلەفۆن و کاک ڕێبوار دەکەین، دەیهێنەی نەخەت. حەزم دەکرد لە تەلەگرامەکەشدا بگرم ئەگەر بکرێ. ژماری منیش هاوڕێیان بۆ فشا بەخوا نابیت بە کاک ڕێبوار بین نەخەت لە هەمووی مهمترە. بەخێربێن هاوڕێیان، کاک ڕێبوار کەریم وەلی. کاک ڕێبوار ئەو کاتت باش؟ ئەو کاتت باش کا قادرجان. ئێستا لە ناو لایڤی هەر بۆ زانیاری. بەخێربێ کاک ڕێبوار، سپاس دەکەین کە ئامادە بووی لەو ڕۆژە خۆشەی ئەوروپا. ئەوە چەند مانگە چاوەڕێی ڕۆژێکی وا گەرمی خۆشی ستۆکۆڵم بکەین. ئەو سویت هاتووە بەش خۆمان لە ژۆری نایە.
بەڵێ سپاس دەکەم منیش بە قوربان تەشەکر دەکەم لە خزمەتدا فەرموو. سپاست دەکەم کاک ڕێبوار لە چەند هاوڕێیان دەنجی باشە تخوا بەرلەوە دەنجی کاک ڕێبواری باشە بڕوا ناکەم دەنگت خراپبی لای من دەنگت زۆر باشە بەخۆش کاک ڕێبوار لە چەند زۆر باشە بابا دولا کوڕە کرمانجین دەنگمان زەقا گەورەیە کرمانج کە دەڵێم لەبەرەوەی برادەرانە تو لە گوندبی دەبی هاوار بکەیت وەچ شار نییە گوند بوو هاوار دەکرا هۆ نازام چێ ئەوش جوابی دەدا وەکو سەماعەی بەس ئێستا من لە سویدن لە ناو ماڵە دەبی بەهێمنی قسە بکەیت زۆر بەهێمنی بڕوا بکە کەتەلۆک کاک ڕێبوار لە چەند ڕۆژی ڕابردوو بەڕێزت پۆستەکت کرد نووسیت بای بای پاڤڵ تاڵەبانی و لە ژێرەوەش نووسیتە ئەوە زانیاریە دەکرێت کەمەک ڕوونکردنەوە زیاتر بدەی بەر لەوەی پرسیارت ئاراستە بکەین ئەوەی کە ینی ئەوەی هەبوو نووسیومە ڕاستیکەی بەڵام تەماشای هەندێک ئەحداث ڕوویدا گەر بەبیرت بێ ئەردۆغان هاتە هەولێر و تا بەغدا و دانیشتنە کرا لەوێ بۆ تاڵەبانیش تێدا بەشدار بوو بەڵێ نەوعەنما لەوێ ئەو ئاماژەیە دراوە کە لەمەڵ بەدووە لەسەر ئەساسێک دەتوانن تەعامل لەگەیشتی بکەن کە بافڵ تاڵەبانی یان وازدە و سیاسەتانەی بێنێت یان جێ خۆی بدا بە قوبادی برای کە بەحساب نەرمونیانترە و بەحسابەکە کەمتر عیلاقەی هەیە لە بافڵ ئەوانە معلوماتێک بوون کە لەوێ دەرزەی کردووە لە هەندێک حاڵەتی دیکە شاتۆتە پێشێک کە پارتی بەڕاستی ئێستا تەسلیمی تورکیا بووە تەسلیمی ئێران بووە بە دەرەجەی ڕئیسی و ئێران ئەوەی دەویست لە نتیجەی ئەو هەموو زەخت و فشارە ئەوەی دەویست کە ئێستا پارتی بۆی دەکات و پارتی تابعی قەراری ماڵی شیعیە لە بەغدا و هاوپەیمانیانە جاریش کە گەڕاوتەوە ئەو ڕیزەی کە جاران لێ هات بۆ دەرێت و دەزانی بخۆن لە دوای 2010 ئەوانەوە پارتی لەبەرەی تورکیا سونە مەحسوب بوو و ئەردۆغان و داوتۆغلو ئەوانە هەوڵی دیزاینکردنی سیاسەتیان لە بەغدا دەدا دەیانویست ئەوان بڕیار بدەن چێ دەبێتە ڕئیس وزەرا و چێ دەبێتە ڕئیس جمهوریەوانە بەڵام ئێران زوو ئەم گەمەی تێکدا و پارتی تا ئەم ئەخیرانەش ئەگەر بەبیرت بێ لە انتخاباتی ئەخیری عێراق بارزانی لەگەڵ سەدر و حەلبوسی کە ئەوانە هیچیان ئەوەی ئێران نین لەلای ئێران مەغڵوب نینە ئیتلافێکی دروست کرد و نەشانتوانێ بەڵام سەری نەگرت ئیتلافەکە هەڵوەشایەوە و بە ناچاری پارتی گەڕایەوە بۆ بەرەی ماڵی شیعە ئێستا ئێران تقریبا دڵنیا بوو لەوەی کە پارتی چی دیکە سەرەتاتکە ناکە و لەولا ناکە تا ڕادێکی زۆر جۆرایلی ئێرانە و ئەوانش دەیانەوێت لە ڕووی وەستی ناوخۆی کوردستانەوە وەسێک بۆ کوردستان بڕخسێن کە پارتی و یەکێتی بتوانن پێکەوە ئیدارە بکەن ئەم مفاوزاتانێکی ئێستا لە بینی ئێران و پارتیش بەڕێوە دەچێت تەنها پەیوەستی نە بە قەناعەتی من بە مەسەلەیەوەی کە انتخابات دەکرێت لە کوردستان و یان هەموو فۆکوسەکە لەسەرەوەی نیە بەقەدەرەوەی فۆکوسەکە لەسەرەوەی کە پارتی و یەکێتی لە مەسەلەی کەرکوک ڕێککەون دانانی محافظ ڕێککەون پارتی لەگەڵ یەکێتی لاپەڕێکی نوێ هەڵداتەوە هەموو ئەوانە تێکەڵچێشی یەکتری هەیە شتێک و یەک مۆزوع دوو مۆزوع نیە ڕاستەکەی زۆر مۆزوعات باشە کاک ڕێبوارە تو پێت وایە مەسەلەن تورکیا بڕیار دەدا و ئێران وابە بە ئاسانی دەستبەرداری پاڤێلێک دەبێت کە سەتا سەد ڕەهایی ئێرانیە مەسەلەن لەگەڵ تورکیانیە و مۆقعی جوگرافی یەکێتی وا دەخوازیتن لەگەر تورکیا نەرم بیتن و لەگەر ئێران یعنی ئەو هاوکێشە دروست بووە تو باست کرد کە قوبات بتوانی تەوازن لە مەبەینی ئێران و تورکیا ڕابگریتن گرنگەکە لێرەدا ئەوەیە کە ئێران سقەی بە قوبات تاڵەبانی وەکو جنابش باس کرد یعنی ئەوان سقەی مطلقیان بە بافە تاڵەبانی بەڵام بەڕاستی ئەم سیاسەتەی بافە تاڵەبانی لە منتیقەکە پیادەی دەکات بەهانەی داوەتە دەنووسێ بەس کا قادر جوێت لە منە بەڵێ بەزەگە دەنگت قسێک زیاتر بکەی کاک ڕێبوار دەنگت بەڵێ ئەم سیاسەتەی بافە تاڵەبانی لە منتیقەکەدا پیادەی دەکات بەهانەی داوەتە دەست تورکیا بۆی تورکیا تا قوڵای سلێمانی بێت وەکو دەبینیشە تا ئێستا ئەو هەموو مەسەڵەن مەحمەلیان مەتاری عەربەتیان قەسف کرد تێکیاندا
بە درۆن دێن ڕۆژانە لە ناو سلێمانی لەولا خەڵک دەپوژن هەتا ئێستا کاردانەوەیکی ئێرانمان نەدیوە کە سەخت بکاتە سەر حکوومەتی بەغدا لە ئەوەی کە نەیە لە تورکیا میشانەکە بەعکسەوە حکوومەتی بەغدا توافقی ئەمنی لەگەڵ تورکیا ئیمزا دەکات چونکە لە نهایەتدا ئەومان لەبیر نەچێ تورکیا و ئێران هاوپەیمانی یەکتر لە مەسائلی گەورەدا کە بێتە لەسەر ئارس هەبێت ئەوان لە یەک بەرەدان وەکو چۆن کە سعودیە و هەموو دنیا ئیمارەت و ئانا ئابلۆقەیان خستە سەر قەتەر ئێران و تورکیانیان هێشتا ئابلۆقەی سەر وگرێت لە ڕابردوودا لە مەسەلەی یەمەندا لە مەسەلەی فەڵەستین زۆر شوێن دیکە هاوڕای یەکترینە ڕەنگ بێ لە منافەسەدا بن بەڵام هاوڕای یەکترینە بەڵام دیسانیش نایەنەوێ من ئەوەندەی کە من بیستمە ئێرانیەکان زۆر نیگەران لەوەی کە تورکیا بێ و ئۆپەراسیۆنی عەسکەری لە کوردستان بکە و تا ئەو قوڵایی کوردستان بێتە ناوێت کە قەت ڕۆژێک لە ڕۆژان خەونیش پێ نەدیتووە لەو حاڵەتەدا یا دەبێت ڕوبەڕووبوونەوە لە بینی تورکیا و ئێراندا ڕوودا یان دەبێت بە گفتوگۆ چارەسەری بکەنەوە گفتوگۆ چارەسەرکردنەکەشەوەیە کە ئێران بتوانێت سیقە بە قوبات تاالبانی بکە ئایا دەتوانێت ئەو بەڵاسە ڕاگرێت چکە برایەتی پێڕانەگیرا لە بینی ئێران و تورکیا ئایا ئەو دەتوانێت ئەو پرسیارە جدیەکەیە کە جەنابیشت ئیشارەت بەس کاکڕێ وەرەس پێ ناکە یعنی مووقعی جوگرافی وا دەخوازی نە مەسعود دەتوانێت دڵی ئێران ڕابگرین نا هەر کەسێک لە دەڤەری سلێمانی بێت دەتوانێت دڵی تورکیا ڕازی بکە ینی هەڵکەوتە جوگرافیەکە بڕیاردەرترە لەوەی قوبات بتوانێت ینی مەحاڵە ئەگەر تورکیا و ئێران کۆمەڵە کشتی هاوبەشیان هەبی بەڵام لە کاتێکدا کۆمەڵە خلافی سەرچیان هەیە ڕاگرتن چۆنەکە قادر مەسەلەن بۆ نمونە بەڵێ دەڕای ئەو هەموو ساڵەیە ئەگەر بەبیرت بێت تۆش لە کوردستان بووی و لە نەوەتەکانەوە معارزەی ئێرانی حزبی دموکراتی کۆمەڵە و شۆڕجێران و سازمانی ئەوان خەبات وانە لە کوردستان هەبوونە لە پێش لە سەردەمی سەدامیش لێبوون لە پێش ئینتیفاضەش بە یەک چاوسەرکردنەوەی ئێران پارتی بە تایبەتی چکە ئەو وەیەکێتیش کە قەڵای کۆیە و قەڵای دیموکرات کەوتو منتقەی کۆیەوانەوانەیش جەماعەتی هێزدان فەناوانش لە لای پارتی بوون هەموویان بە یەک شەقەنە بۆ چەکردن بۆ ئێران چەکەکانیان لێستاندن لە ئوردوگا کردون ئێستا تەلبەند و ئەوە دیواریشیان بە دەوردە دروست دەکەن بۆی نەتوان بێنە دەرێ بڕۆنش دەزانم ڕاگرتن لەوە زیاتر چی دیکە مەسەلەن بۆ نمونە کاگرە بوار مەبەستەوەیە مەسەلەن ئەگەر تورکیا چوو لە ناو مەسەلەن لە دەڤەری سەوزیدا لە مەتاڕیدا ئێران چوو لە سەری ڕەشیدا یعنی خۆ پارتیش نەیتوانێت تەو تەوازنە ڕابگری یعنی ئەمە پێشاندانی ئەوەیە هێزی بازووە پێیان ئەگەر بەقسەم نەکەن ئاواتان لێ دەکەم دەخۆ سەردەمی خۆشی مام جەلال بە ڕەحمەت بێ شەڕی پەکەکەی ئالان کرد بەڵێ نەم هجومی سەر قەندیلیان کرا هەموو پێشمەرگەیە گیانیان لەدەستدا هەموو لایەک کوژرا گیانی لەدەستدا یعنی ئەوەش بە ئەمری تورکیا کرا ئەو کاتش کاگرە بار مەبەستەوەیە هەردوو لە ناتوانن بەهۆی هەڵکەوتی جوگرافیان یعنی ڕاستە یعنی گەلە قورسە ئەو تەوازنە ناشتوانی هەتا سەر لە بەرەیەک بی بەڵێ ئەو فلکسبلیتە تێدا هەبێت کە بتوانانی سیاست بکەی بەڵام بەداخەوە قیاداتی ئێمە ئەسا سیاست نازان کاکڕێ بوار بچینە سەر ئەوە نێچیروان بارزانانی چەند ڕۆژی ڕابردووی چتە بەغدا بەڕای من یەکێک لە شکستترین دیدارەکانی بووە ئەو ماوەی سەرکەوتوو نەبووە مەزەرەن نە لە موچەی توانی مەسەردەرە لە موچەی چوومە لە کاتێکدا موچە بڕیاری تەوتینە و مانگی 4 تا ئێستا نەدرایە مەسەلەن نەیتوانی لەگەر ئێستا حیزبە کوردستانیەکان دابنیشی مەسەلەن نەیتوانیا دڵی یعنی هەموو لایەنە شیعەکان کوردەکان یعنی نە پارتی لێ ڕازیە نە حیزبە کوردستانیەکان لێ ڕازینە نە شیعەکان بە تەواوەتی ئەوەیان داوەتێ ئەو زانیارانە لای دوو چیە لەسەر دواخستنی هەڵبژاردن و کەوات پیشاندای هەڵبژاردن دوا دەخرێ و نێچی سەرکەوتوو دەبیتن لێرەدا من پێشەوەی بێمە سەرەوەی کە انتخابات دەکرێن ناوە ئینسانێک کە ڕەنگ بێ لە کوردستان بۆ ژیاوم و ڕەنگ بە بەشداری انتخاباتیشم کرد بێت شتێک کە بە ناوی انتخابات دێستە پێشت لێ دەبێت یعنی معقول نییە 2 ساڵ ڕابق 2 ساڵ زیاترە بە بەهانەی جیاواز انتخابات تەعجیل دەکرێت و زۆر یعنی ئەوە ڕووی دەبێت بەڕاستی ئینسان بێتە سەر تەلەڤیزیۆن بڵێ وڵات تۆ 2 ساڵ تاخیر کردە بە 2 ساڵ تاخیر یعنی تۆن مؤسسەی پەرلەمانیان شکان سوک و ڕسوایان کرد لە کوردستاندا لە دوای حوزەیرانی 2015 کە بەبیرت بێت قوفڵەشیان لە دەرگەیدا
خلق ئەوەندە ئیمانێک بە پەرلەمانیشی بۆ ئەوشی پێنەما بەڕاستی سەوالی هاتووە انتخابات کە تەنها یەک پۆینتی گچکەی دیموکراسیە لە عێراق لە 2005 ئەگەر بڵێن هیچیان نەکردبێ انتخاباتیان لە وەخت خۆیاندا کردووە لە کوردستان قەت انتخابات لە وعدەی خۆی نەکراوە قەت یەک تایسەیەک انتخاباتیان لە ڕۆژ و ساڵ مانگی خۆیدا بە دەقیقی پێ نەکراوە هەر لە بەهانەی گەڕاون بۆی تەجیلیکەن درێژیکەنەوە ئەوانە ئێستا پرۆسەکە بێقیمەت بووە بەڕاستی لای نەکرد لای هاوڵاتی بەڵکو لای حزبەکانی جوانی دەیانێ بەشداریش بکەن ئەو ئیمانیان پێ نییە سەرکەوت و یعنی بەڕاستی تەجیلی انتخابات سەرکەوت و حساب ناکرد یعنی ئەوە هیچ دەستکەوتێک نییە سەرکەوتنێک نییە تۆ بتوانین انتخابات تەجیل لە کاتێکدا یعنی زمینە لەبارە هیچ کێشەیەک نییە کۆمیسیۆنێک موجودە دەتوانین انتخابات بکە لیست تۆماری دەنگدەران هەیە ئەو نسبەیەش کە دەڵێن پەنجەمۆری نەگەڕاوەتەوە و نازەم چی نسبەیەکی معقولە من ئەوەی بەخراوەکانم لەلایە ئەو ڕێکخراوانەی تۆڕی شەمسووانە راپۆرتێکی 14-15 لاپەڕەیان حاضر کردووە پۆینت بە پۆنت خاڵ بە خاڵ ژمارەی دەنگدەر لە شارەکان هەر تەنانەت ئەو شوێنانی کە پەنجەمۆر نەخوێنراتۆ زیاتری کەوتە مەنتیقەی سلێمانی بازنەکانی دیکە نەک هەولێر دۆ برادێکی پارتی هاتە سەر تەلەڤیزیۆن وتی 5000 پەنجەمۆر نەگەڕاتۆ بەس لە مەسیب سەلاحەدین کامیان دەنگدەری پارتی لەکوێ زانی کە کام دەنگدەری پارتی بەڵێ بە مەنتیقە حسابیان کردیا 5000 کەسە بە دەقیقی بەڵێ کاک ڕێبوار یعنی ئێستا نێچیروان پێ دوایە تو وەکو کەسێکی نزیک لەو حسابی من نازانم خەڵک لە خۆیەوە ئەو ناوەی بەسەر مندا بڕیوە من نە لە مەکتەبی ئەو ویش دەکەم نە ڕاوێژکاری زانیاریشت بەدەست ناکەوی لەو کاک ڕێبوار زانیاریەکانی ئەو چکۆم با بەڕاشکایی پێ بڵێ زۆر کەس دەرێ کاک ڕێبوار یعنی نەوعەکە لە وێنەکانی نێچیر تەعبیر دەکاتن لە ناو میدیای کوردی من تاییدی سیاسەتی کاک نێچیروان دەکەم لە ناو پارتیدا ڕوانگەیەکی سلمی هەیە تا ڕادەیەکی زۆر باوەڕی بە ڕنفوانە نییە کە ئێستا ئەم دام و دەستگایانەی دیکە لە ناو پارتیدا پێڕەوی دەکەن تا ڕادەیەک باوەڕی بە ئازادی ڕادەربڕین و ئازادیکاری ڕۆژنامەنووسی هەبوو هەیە من لەو ڕوانگەیەوە خۆمی لێ نزیک دەبینم بەڕاستی بەس لە دام و دەستگای هیچ شیریکە نییە بەڕێژکاری خۆی هەیە ستافی خۆی هەیە بەس لا هەم لە دەستگای ڕوودا بووی هەم لە چەند ساڵی ڕابردوو لەو ئەو بووی کاک ڕێبوار ئەدوو دەڵێ مەسەرەن ئێستا ئەو هەڵبژاردن ئەو زانیارانەی لەکەنە تو هەیە چۆن ینی تەجیل دەکرێتن دڵی پارتی ڕادەگری و دڵی هەموو خەڵکیکە دەشێنی هەست پێ ناکەی ئەوە شکستەی گەورەیە لەو نێچیر دەزانی چۆن کام قادر مەسەلەکە لێرەدا ناوی لە نێن شکست سەرکەوتن هەرچیە شکستی ئەو میلەتەیە بەڵێ بە دەرەجەی ڕێیسی یان میلەتەکە شکستی خوارد یعنی ئەمڕۆ شەڕی ئێمە لە دوای 2017 کە ڕێفراندۆم کراوە لە کوردستانی سربەخۆوە و لە پاسپۆرتی یەکەم پاسپۆرتت کە سەفەری کام وڵاتی پێ دەکەی بۆتەوەی کە کارتی کام باقەت پێ بۆی موچەت بدەبێ بەڵێ یعنی وای لێ هات قەزیە ئێمە لە سەروەریەوە بۆ سوالکەری هاتتە خوارێ ئەوەیە شکستەکە بەڵام شتێکی دیکە هەیە لێرەدا ئەوەش بە خەڵک بیزانێت هەمومان بیزانین مشکلەکە لێرەدا ئەوەیە کە پارتی تەمەڕودێکی قانونی کردووە ئەم تەمەڕودە قانونیە هەتا سەر بۆی ناسە سەرێ ڕاستە ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستان دەچێت لە بەغدا لەگە شیعەکاندا دەنیشێ و بۆ ئەوەی لە داهاتوودا ڕێکاری دیکە لە دژی هەرێمی کوردستان نەگرنە بەر چونکە ئەمە مەخاوفیشی ئەوەیە کە ئێستا سەرۆکی هەرێم دەتوانێت بە مەرسوومێک داوا لە کۆمیسیۆن بکە هەڵبژاردن دوا بخە قانونیە کۆمیسیۆنیش دیکە قانونی ئەو شتا سەرۆکی هەرێمە مافەی هەیە مافەی هەبێ یان نەبێ بەڵام دەڵم باسی پرۆسەکەت بۆ دەکەم دەڵێ بە مەرسوومێک یان بە داواکاریەک لە کۆمیسیۆن داوا دەکات کۆمیسیۆنیش دەڵێ لەبەر سلمی ئیجتیماعی نازەم چی وە إلى آخره هەڵبژاردن دوا دەخەین بۆ فلان تاریخ بەڵام ئێستا دیسان لێرە کێشەکە پارتیە چونکە بەو بەهانانەی کە پارتی ئێستا گرتوویەتی و ناهێوێ بستە ناو انتخابات و پارتیە بەهانانەی هەر دەمێنێت 11 کورسی کۆتا جارێککە بۆ سەر 100 کورسەکەی پەرلەمان زیاد ناکرێتەوە پارتی بە 11 کورسی بستە انتخابات جارێککە بەو تۆماری دەنگدەرانە ئیش ناکرێت کە پارتی بۆ خۆی هەیەی بەو ینی
هەموو ئەو ئێستا پارتیش وا دەڵێ ئەگەر تاریخە چ کەس دیاری بکرێت هەتا داواکاریەکانی ئێمە نێتەدی ئێمە بەشداری انتخابات ناکەین یعنی کەواتە هەرفت کاک ڕێبوار خەڵک هەموو لەسەر یەک شت نیگەرانە انتخابات ئایا تەجیل دەکرێن یان ناکرێ و بەو کۆمسیۆنە دەکرێت ئەو زانی ئەتوات پیشاندایە کە لە ناو زانیاریەکانی ئەڵێ ئەوە زانیاریە مەسەلەن بە قەناعەتی من انتخابات تەجیل دەکرێت چونکە هیچ ئەوەی یعنی بشکرە هیچ قیمەتی نییە بەو حاڵی نا قەناعەت شتێکە زانیاری شتشکێ کاکە زانیاریەکانی من بەپێی زانیاریەکانی من تا ڕادەیەکی زۆر 99% احتیمالی ئەوەی من بیستومە و لەم نەکرد لە سەرۆکایەتی هەرێم یان لە دەرەی ئەوانش بیستومە کە انتخابات تەجیل دەکرێت بەغدا هیچ هەڵوێستێکی تۆن بەرامبەر ئەم تەجیلە ناگرێتە بەر ئەگەر نا دەرگە کراوەیە بۆی بچێ هەر کەسێک بچێت لەمە دووە داوا لە سەر سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و تا وەزارەتی ناوخۆ وانەش یان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بکەن و ئیلغا بکرێتەوە حکوومەتە یعنی پێتوانیە کاک ڕێبوار ئەگەر پارتی ئەو هەنگاوەی گرتە بەر یعنی عێراق دوای ئەوە عێراق یان هەموو کۆمەلگای نێودەوڵەت چکۆ بەریتانیا لێدوانیدا و مەمتەعیدە لێدوانیدایە ئەمریکا وانە پێداگیریان لەسەر هەڵبژاردن کردیا ئەگەر نەکرێتن و لە ڕووی قانونیەوە یەکێتی و هەموو حیزبەکان کە حکوومەتی عێراق وەکو کەمینێک بی ئێران وەکو کەمینێک بی لە بۆ پارتی بۆ خۆت دەزانی یعنی ئەوە گەمەی سیاسیە مەسەن پارتی چوو لەگەر چێ یعنی لێ کەوتەی خراپتری لەو پارتی لێ بتۆ لەوەی کە ڕەنگبی تەجیل بکرێ بەس دوای تەجیلکردنەکە چارەنووسی پارتی بەرەو چێ دەڕواتن هەر بە یاسا بەڵێ ئەم تەجیلکردنە بۆ خۆی کارێکی ناڕەوایە یعنی تەجیلکردنی انتخابات کارێکی ناڕەوایە و هەموو کەسش دەزانێوێت بەڵام ئەگەر تاریخێکی دیکەش دابدرێ گرنتی ئەوە نی لەو تاریخەش دابکرێ مشکلەکە هەیە نا نقطەکە لەوە نیە ئەمە ئەمڕۆ نامان کرد مانگە چکە دەکەین مانگونیوە چکە دەکەین ئەو دەڵێت تا شروعی من یعنی دەبێت بەپێی ڕێسای پارتی گەمەکە بکرێت کاک ڕێبوار پارتی ئەوە کە دادەنێ قانونەکە دادەنێ کە چۆن انتخابات بکرێت نەکرێت کاک ڕێبوار ئەو زانیاریانە لای ئێمەیە کە شەعەکان پێیان گوتیە یعنی دەتوانین دۆ تەجیل بکەین بەس یعنی ئەمە گرنتید ناکەین کە چارەنووسی قانونی بەرەو چێ دەڕوا لێکەوتەکانی بەرەو چێ دەڕوا یعنی عێراق مەجال بدا تەجیل دەکرێت تەجیل دەکرێت ینی مەسەن بڵێ هەرێم بەس دوای ئەوە هەر بە ناوی دادگای فیدرالی عقوبەیەکی زۆر گەورەی قانونی حکوومەت و پارتی بدرێتن یعنی خۆ سوودانی لە ناو ئەمریکا لەبەر چاوی بایدن گوتی انتخابات نەکرێ زۆر خراپە لۆ هەرێم هەموو دنیاوە دەر وانیا یعنی هەر بە قانون هەر بە دادگای فیدرالی یەکێتی و هەر نەوەی نوێ و حزبەکانی کە شکایەت بکەن سزایەکی زۆر گەورەی قەوارەی هەرێم بدرێ و خودی پارتی بدرێ هەست پێ ناکرێ ئەو گەمەی نێوان ئێران و تورکیا شێت چکوازگە سەیرکرد سلاحەدین بەهادین زۆر تند قسە دەکا وانیا هەموو ئەو حیزبانەی پاڤل توندە ینی پێت وایە پاڤل ئێران وا بە بەسیتی دەستبەرداری کەسە چوا دەبی کە مطلقەن لەگە ئێران نزیکە بە نمونە پارتیش کەی ئیشی بە تورکیا ئەمە لەوێ مزانیتم ئێرانیەکان گوتیان مەسعود وەکو مناڵێکە کە وەزعی خراپ دەبی دێتە کنمان ئەگەنا هێمالمان دەکاتن وانیا و ئەوان تەجیلی انتخاباتە ڕاستەکەی یەک لە ڕووی اعتیباری کۆمەلگەی نێودەوڵەتیەوە حسابێک بۆ هەرێمی کوردستان نامێنێت بێتە ناو ئەوەی بێتە حسابێ ئەمە یەک دوو وەکو خۆت گوتت یعنی ئەوە هەموو احتیمالاتێکی تێدا کراوەتەوە یعنی دەرگە بەسەر هەموو احتیمالێکی دیکەدا دەکەیەوە چونکە ئەتۆ حرەکەتێکی ناقانونی دەکەی و کاتە یعنی لە دەرەوەی قانون دەکەی وەکو چۆن ئەگەر ئەو ڕۆژەی کە پەرلەمانیان قوفڵدا شەڕی داعش نەبوایە و ئەو وەزعە جیهانیە ئاوا لە پشت حرەکە نەبوایە بڕوا بکە یەک سەفارەت و یەک کۆنسوڵخانە لە هەولێر نەدەمایان هەمووی سەحبی دەکردەوە ڕاست دەڕۆشتن لە شوێنی دیکە ئەویان دادەنە چونکە ینی لێگەڕێ لە مەسائلی دیکە لە مەسائلی ئازادی ڕادەربڕیندا ئەم جەماعەتی بادینان کە جیراون کە جیران یەکێک لە ئیتیهامەکانیانەوە بوو کە پەیوەندیان لەگەڵ کۆنسوڵخانەکان نەبوو یعنی تو کۆنسوڵخانە دەکرد شوێنی جاسووسی بینیوە دوای ڕجایان کرد ئەم وڵاتانە پێ دوای ئەویان لە بیر دەستەوە کا قادر کە گوتیان کاکە ئەمانە دەبێت دادگایکی عادلانە بکرێن دەبێت بەوانە گوتیان گەر لە شوێنی خۆتان دارەنشین دەرتا بێت
بەڵێ کاگڕێوان نەکرد سەفارەتەکان من هەر ئێران کە ئەوڕۆ بڕیار بەدەستەکی باڵایە لە عێراقەوەی بزانم ئەتا لەو تازەی خوشتی مەسعود بارزانی سەردانیان کردبوو مەسعود ئیهمالی کردبوون ئەم باسییان کردیە و دیان یعنی ئەتا ئەخلاقی کەلتوری کوردەواری و فارسیش ئەوە نییە یەکێک بستەوێن دەر مەسعود ئیهمالی کردیان مەسعود کەی لێدە قەومی ئەو زەردێ لە دەرگامان دەدا ئەگەنا موعامەرەمان لەگەر ئەو هێزانە دەکە خۆ بەخۆش دەزانیانی سەدر و سونە و مەسعود کە کەتنە دژە بەرە ئێران هەرسێکیان هەرێکی و بەنەوعێک وێران کردوونە يعني لا ئێرانەوە بە تێکدانی ماڵی شیعی بەڵێ ئەوجا یعنی پێت وایە ینی ئێران کە بڕیاردەرا کە هەمووتان دەڵێن مەسەڵەن من قەزم لەوەیە بای پاڤێل من پێم وایە پاڤێل دەمێنێ لەبەرەوەی لۆ ئێران لەوەی مخلصتری پەیدا ناکاتن و پەچی ناکەوێت ئەوە قوبات ئەو کەسە نییە بتوانێت تەوازن ڕابێت کەسێکی ڕاڕایە کەسێکی مزدەوزە خێزانی ئیسرائیلیە بۆ خۆت دەزانی یعنی ئەوە لۆ ئێران قورسە بێتن پاڤلێکی مطلقی یان جاشێکی مطلقی وی ئێرانە باوا بڵێن قادر مەسەلەکە هەر وەلا بۆ ئێران نییە بەس دەبێ ئەوەی کە لەگە ئێران پشتیوانی دەکات دەبێت بتوانێت کەمترین مەشاکلیش بۆ ئێران دروستکە هەندێک کێشە شخصی دیکەشی هەیە کاک بافڵ کە بەڕاستی هەر مەسەلەکە سیاسیە نییە ئەنی ئێستا حاڵی حاضر لەسەر ئەو پارەی کە لە بانکی ئەبوزەبی بلۆک کراوە پارەکە کەم نییە 350 میلیۆن دۆلارە ئەوانە بە ئەوراق تەثبیت بە دۆکومنت کراوە تەسلیمی وەزارەتی خەزانەداری ئەمریکا کراوە بەریتانیا تێگەیاندراوە 9 میلیۆن پاوەند چۆتە سەر حسابی شخصی ئێستا محکەمەکەی بۆ مانگی 6 تەجیل کرا دەزانی مەسەلەی پارەشنەوە ئەوانە لە ئەوروپا ئێستا سزای قورسی لەسەرە یعنی کۆمەڵێک شتی کاک بافڵی هەیە مەسەلەکە هەر وەلای مطلق بۆ ئێران نییە ڕەنگ بێ وای لێ بکات کە ئێران بەدوی بەدیلی بیدا بگەرە کە برایەکێتی بۆ چێ دەیگوت مەسەلەن ڕۆژێک لە ڕۆژان بافڵ دەتوانێت جێباوی بگرێتەوە گرتیەوە چێ دەڵێن قوبات تاڵیبانیش ناتوانێت ئەگەر ئێرانەکان بتوان تەعامل لەگەڵ بکەن یان تورکیا بتوان تەعامل لەگەڵ بکەن بەهرحاڵ من پێم وایە بەپێی هەڵکەوتەی جوگرافی مەحاڵە یەکێک لە منطقە ڕاستە ئەوە 100% لەگەڵدامە ئەوە لەگەڵدا بەڵام مامجەلالیش تا ئەو ئەخیرانە کە ئەوە بوو دڵی تورکیا و ئێرانی بە یەک ئەندازە ڕاگرت بوو لاقەشی لانقەرە بوو یەک لە تاران بوو بەس کەسێتی بە ویژدان بڵێن کەسێتی تاالبانی لە چێ و کەسێتی ئەوانە لە چێوەنیا یعنی تاالبانی ئەتیبارێکی دەکرێت یعنی ئەو تەوازونە ڕادەگیرێ بەڵام ئێستا مەسەڵ ناو پارتیدا تەوازونەکە نێچیروان بارزانی ڕایگرتووە هەم لە ئەنقەرەوە هەم لە تاران کاگرێ بوار وەکو سیاسی کلاسیک ڕویان بەس لە یەک شوێنە لە ئەنقەرە لە شوێن دیکە کاگرێ بوار یعنی بە مختصەر ئەو سەردانەی نێچیرت پێ چۆنە یعنی دەزانی چۆن بۆ بەغدا هەست پێ ناکە شکستەی گەورەیە ناوە و هەموو خراپەکان ماڵی بارزانی بە نێچیر دەکەن کەی پێیان بووێ نێچیر بەکاردێنن ئەوە دەڵێن باوکیشی وا بووە کاگرێ بوار ماڵی مەلا مستەفاش هەر شتێک بە ئیدریسی دانات قسە لەسەر ئەوانە ناکەم لە ڕابردوونە ئەوانە بەڵام لێرە ئەزمەیە دروست بووە ئەو ئەزمەیە لە غیابی ئەوەیە کە حکوومەتێکی عاقڵمان نییە ڕئیس وزرایەکی عاقڵمان نییە دوو چەند حزبێکی عاقڵیشمان نیە کۆ ئەگەر ڕۆژی خۆی لە حوزەیرانی 2015 دانیشتمانە و حزبانە قانون سەرۆکاتی هەرێمیان تعدیل کردبا وتمان کاک مەسعود تۆ دوو دەورە سەرۆکی هەرێم بووی 2 ساڵیشت بۆ زیاد کراوە خۆ حافیزت بێت سەرۆک لە ناو پەرلەمان هەڵدە بژێرین و قانونەکەی تعدیل دەکەین بڕوا بکەن ئەزمە ڕووی دەدا نە پەرلەمان واسوود دەبوو ئێستاش ئەگەر ئەحزابی کوردستان لە ماوەی ڕابردوودا کە ئەو کەیسە لە محکەمەی فیدرال بوو توانی بەیان دانیشن بگەنە حەلێک ئەم مەسەلەی انتخاباتەش ئەوەندە سووک و بێقیمەت دەدەن باشە ئێستا دەڵێن وەڵا محکەمەی فیدرالی لە دژی کوردیش دەکەن وەڵڵی کە قادر بڕۆ تەماشاکە 22 دانە داوا لەسەر تا ئەو ئەخیرەی پێشوو ئێستا بۆتە 24 شتووە داوا لەسەر کورد تەسجیل کراوە لە محکەمەی فیدرالی دوانی عەرەب بووە ئەوەی کە هەموو کورد لەسەر خۆ تەسجیل کردووە خەڵک لەوەی کە لە هەرێم جێلی ڕانە گیرایە بە ناچاری پەنای بردە بەر دادگای فیدرال محکەمەی فیدرالی ئەدی بستە کوێ زەحمەت بێتە خۆ لە پیسەش شاخت دێ بگرێت پێ بڵێ تێرۆریست دوایە جا بۆیە لەو ڕوانگەیەوە تەسەوڕ دەکەم لە غیابی ئەوانەدا سەرۆکی هەرێم دەهێوێ و دەورە ببینێت کە هەر نەبێت ئەهوانکەرەوە بێت یعنی بەس
کاک ڕێبوار هەست پێ ناکەی بەس ئەگەر تەجیل بکەواتە بەس دڵی ماڵی خەزووری و پارتی ڕاگرت و دڵی هەموو خەڵک و حیزبەکانی بکەی شکاند و یعنی بە تەواوەتی کۆدەتای بەسەر دیموکراسیەتدا دەکا ئەگەر نێچیر تەجیل بکات دەڵێن یەکشەم کە ئەو بەرنامەیە هەیە یعنی لۆ دڵڕاگرتنی پارتی هەموو حزب و دیموکراسیەت و خەڵکی کوردستانی بە قوربانی ماڵی خەزوورانی دەکا. من تصور دەکەم من یەک قسەم هەیە یعنی خۆزگا و قسە ئەوانەی کە تووشمان لێ ڕادەگرن بە ئەوە بن یعنی بە ئەگەر ئەم تەجیلکردنە ڕێ لەوە بگرێت کە کوردستان پارچە پارچە و خوێن نەڕژێ و نەزانم چی و چی و إلى آخره وە گرنتی ئەوەی هەیە بکە انتخابات بکرێ قەیناکە بەڵام مشکلە ئەوەیە ئەم تەجیلە دەکرێت انتخاباتیش ناکرێت. بەڵێ يعني كشكل ليرة حوتي مانجي حوت كوميسيون شان دوشيتو بو هر تاريخ التأزيلي كان ذكرت مانجي دولو كوميسيون نامنه ككوميسيون نما أوجا بس كوميسيون انتخابات كان زحمة هر كاك ربوار برياري دادگاه فدرالي هاتي هر دبي بو كوميسيون عراق بكري اگه چند تأزيل بكري چند تأزيل بكري دبي بو بكري بو كوميسيون بكري يعني دبي كوميسيون بله برواية شي راسخينه بتلا دروس بوا نپارتیشو نیچتیش نمی انتخابات بکری لپوس. بله. اگر بیان میسپا انتخابات بکن و سختی دولیش هم با درجه لسر نیم. یعنی من واحد دکم جاران شرمشکوی چان لا او دکر دکومالگی لدولت کسا حسابی پوشه با کومالگی لدولت نکن زرد کام بلیدم. و من نزن مو بیم نتیره چورده. والله سپیده کن دروخین. کاغر وارد عیشت. دوایشت تو لسردمک او دوای پسیار تو لسردمک وکو دەروێشێکی ماڵی بارزانی بووی وایە نانی زۆر لە نووسینەکانت معزبی مەسعود بووی ما پارتی بووی ئەو دەنگە ڕەخنەگرەی ئێستانی کەوا مەغزوب عەلەیی ناتوانی سەفەر بکەی وابزانم ناتوانێت توش بە چیمەی ناتوانی سەفەری کوردستان لە کاتێکدا تو لە سەردەمێک یعنی لەسەر سامەکانی بارزانی بوو نووسینەکان زۆر بوو ئەو کۆدەتایە لە چیەوە هەڵقوڵە کاک ڕێبوار زاني شونا مثلا خودتانا بابا خدا بس لنا آخر وانا بوي بيشتر نسينة هيا وانيا زاني شو ليميتك برخنا هبو ما أول ليميت ما ندى بزار بس دولا أولش نما يعني هالرخنا قلت وجودي نملنا بارتي ده بس الراس كده وجودي نملنا بارتي ده يعني إما كودتا إما برغزبي كودتا شكاك كودنا أنا كيس صاحب ميان بدرسنا بالي نا ئێستا شەڕەکەت لەگە باڵی مەسرووری زۆر توندا لە ئیمە تونترە یعنی ئەوەندەی بە توی استفزاز دەبن بڕوا ناکەم بە من استفزاز بن بەڕاستی وایە نا من لە ژیانیشمدا نەبی احترامی بە هیچ کەس کردووە نە بە ناوێکی ناشێرنیش بانگم کردووە نە بەڵا ئەوەی کە نووسینەکانی من دەخوێنێتەوە بەڕاستی من قسەی حەق و ڕەقم کردووە هیچ شەریکە نییە بەس هەر ڕەخنە لە باڵی مەسروور دەگری کاک یعنی ئەمە وەکو ڕۆژنامە نووسێک لێرە پرسیار لێکم ناشمەوێ زۆر ئەوت بکەم بەڵام تۆ هەموو ڕەخنەکانت ڕوو لە باڵی مەسروورە و ڕوو لە پاڤلە مەسەڵەن کەمترین ڕەخنات لەسەر نێچیر هەیە نەمدیتە لەسەر لاهوور هەیە وانیا ئەوەی کە ئەمڕۆ ئەو دەسەڵاتە بەڕێوە دەبات دەسەڵاتێکی مخابراتی جار ئەوەیە ئەم نییە بەڕخنام لەو دەسەڵاتی گرتووە لەو ئاراستانەی کە بەو نوعەبی لە ئەوە دەکەنەوە سەرانە وەرگرتن مافیایی جا بە ناوی حکومەت دەیکەن جا بە ناوی هێز دەیکەن جا بە ناوی نازەم چ دەیکەن لە دەڤەری سلێمانی و لەوەی هەولێر و دۆک ئەوەی دەگوزارێت هێزێکی مافیایی حکمی بەشێکی کوردستان دەکات هێزێکی دیکە حکمی بەشێکی کوردستان دەکات بە هەمان مێتۆد نییە بەڵام نەتیجەکەی هەمان نەتیجەیە پارەی خەڵک دەخۆت بەس کاک لە سەردەمی کاک بەس خودای فەسادی یعنی نێچیروان بارزانی بووە یعنی کەس ناتوانین گۆڵی لەوە بکە کەمترین ڕەخنەتان هەیەنگۆ بە خۆزانی نێچیر 180 حکومڕانەتی کوردستانی کردی لەو 20 ساڵەیە یعنی من دەزانی چۆنە ئینسان بە ئینسافیشەوە تەماشای قەزیە بکات وەختی کە نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت بۆ مەسعود بەردانی سەرۆکی هێرمی کوردستان بۆ 12 ساڵیش وتدخلی لە ورد و درشتی حکومڕانی کوردستاندا کردووە بە سیارەی جامڕەشیە بەڵێ بەڵێ هەموو شتێکیش لە دەسەڵاتی یعنی ئەو سەردەمی شەروا بێدەسەڵات بوو کاک ڕێبوار ئەو سەردەمی شەروا بێدەسەڵات بوو ئێستا زۆر خراپترە بڕوا بکە دەزانی چۆنە یعنی هەموو جنگەکانی دەسەڵات تو یەک موسسە هەیە لە کوردستان پێی دەڵێن ئەنجومەنی ئاسایشە چیە ئەوەی بەڵێ ئەوەی وەختی خۆی
مسرور سەرۆکاتی دەکرد بەڵێ تۆ هاوڵاتی کوردستانی منیش هاوڵاتی کوردستانم ئەم موسسەیە لە 2006 دا مەزراوە تقریبا وا بەرەو 18 ساڵ دەبوو تو وجدانت چێ دەزانێت میزانیە چەندە تو وجدانت چێ دەزانێت تا ئێستا ئەم موسسەیە چەندی سەرف کردو ئەم موسسەیە تا ئێستا چەند تێرۆریستی بۆ مەگرتووە دنیاک تەقینەوە لە بەردەم بارەگاکانیان ڕوویدا کاک ڕێبوار هەر گەورەترین فەشەڵیانی ناوە دنیاک تەقینەوە لە بەردەم ئاسایشی گشتی هەولێرە ڕوویدا بوو ئەمنوتە لە هەولێر بوون تەنەبووی داعشیان نەکرد بەڵێ لێپێچینەوە لەوە بکات بڵێ ئەرێ کاکە ئەم ملیۆن دۆلارانەتان لە چی سەرف کرد باشە بۆ قبول دەکا کاک ئەگەر تەقینی ڕابردوو بکەین ناکرێت من بەتەنێ وەکو ڕۆژنامە نووسەر بە تاقی تەنیا ئاوکەوینە حوارێک دەکرێت مەسەلەن خەڵکی دیکەش تێدا بەشدار بن لەوەیان لە تەقینی ڕابردوو تەبعاً ڕابردوو گەندەڵی هەبووە تەبعاً لە ڕابردوودا فەشەلی ئیدارەدانی ئەقسام بەشارەی وەکو کشت و کاڵ و سامانی ژێر زەوی ئەو نەعاشتانەما هەبووە دزی و فزیکی زۆر کراوە بەڵام ئەمە منزومەیەکی سیاسی کردوێتی وەختی بریمەر هاتە بەغدا ملیار و نیوە پارەی ئەوە مابوو ئینەوت بەرامبەر بە خۆراک مام جەلال و کاک مەسعود یەکەم تەڵەبیان لە بریمەریەوە بۆ پارەی مەبدێ پارەکەیان دانێ 750 میلیۆن دلاری شێتی بردی 750 میلیۆن دلار پارتی بردی ئەمە پارتی چوو ناو مەشارەیان پێدا مزران کردیانە مەشروعی خۆیان وەکو شەخص کە ئەمە پارەی و میلەتە بوو لە کاک ڕێبوار لاوەش لە ئەوەی نۆتیە چ کاتێک هاتنەوە سەدی بێخمان بە هەمان شێوە فرۆشت نیوە بنیوە یعنی تالەبانی و مەسعود بارزانی پارەکانیان برد بەڵێ کاک ڕێبوار دوایین پرسیار پەشیمانی بەرەکات نەگرم دەزانمە توشکەوتت کەم کاتمێ پەشیمانی لەو تاریخی لە ناو پارتیت هەیە یعنی چکۆم ڕەنگی جارشکە لەگە نەگەم پەشیمانی لەو بەشێک بوو یەکێک لە کادیرەکانیان بوو چکۆ ئەو تاریخی هەیتان ڕاستە بەڵام دەزانی چۆنەکە قادر من هیچ بەدەست نەبووە تا من پەشیمان بم لە هێندێک شت بەڕاستی بەس لە موسسەیەکی ئەعلامی توش دەکرد نە وەزیر بوومە نە کار بەدەست بوومە نە ڕئیس وەزەرا بوومە هیچ نەبوومە ڕۆژنامە نووسێک بوومە لە پێشکەشکاری بەرنامە و تەلەڤیزیۆن و شتانە بوومە پەشیمانیش نیم بەڕاستی و لە هیچ شتێک لە ژیانمدا کردوومە پەشیمان نیمە بەڵام گرنگەوەی ئینسان ئەگەر ناحەقی بینی بەرامبەری بوەستێتەوە بە ڕجاشم هەیە لە ڕێی ئەوەی بەرنامەی خۆمانەوە کە ئێمە هەممان ڕۆژنامە نووسین بە بیرروای جیاواز بە تێڕوانینی جیاواز بەڵام لە نهایەتدا ئەوەی دەمانەوە خێر و بەرەکەتە خێری خۆشیە بۆ میلەتی خۆمان دەنا هەدەفی شەخسیمان نییە بەڕاستی من هەدەفی شەخسیمان باید لە کوردستان نەداهات بەدەنێ بەردەوام دەبووم لەسەر ئەو ڕێبازەی کە ئەوان دڵیان پێخۆش دەبوو ئێستا بەخوا زۆر ژیانم لەو کاتە باشتر دەبوو یعنی لە ڕووی مادیەوە بەڵام قەت لە ڕووی معنەویەوە ئەو ڕێبوارەی ئێستا نەدەبوو وجدان ئاسوودەترە ئێستا بەلای کەم وجدانم ئاسوودەیە قەدرم لە کەس نەکردو ڕۆژێک لە ڕۆژان یەک نەفەر با لە کوردستان ڕاست بێتەوە بڵێ ئەم کابرایە لە موسسەیەک بووە بڕیاری بەدەست بووە منی نامبڕاو کردووە منی دەرکردووە یا سوکایەتی پێ کردووە بەس کاک ڕێبوار لە بۆم نییە من ئەمریکا لە ئەوروپا دەسوید دەژیان من هاتمە ئێرە سێ وشەیان فێر کردم یەکێک لە وشەکان فلۆت بوو یعنی ئەمە ڕۆژانە فێر دەبینە بچووکترین شت وانیا هە بچووکترین شت ڕۆژ نییە کەسمان پێش 6,000 وەنەرێن یعنی هەر یەکەو بە پێ قەبارەی خۆی ئاسایی ئەگەر ئینسان داوای لێبردن واڵا لە سەردەمێک پەراشکایی پێت بڵێم لە سەردەمێک ئێوە یەکێک لەو قەڵەم بەدەستانە بوون دیفاعتانە و سیستەمانە کردیان من نامەوێت زۆر بچینە ناو قوڵای بەس بەشێک بوونە بە پێی تواناتانەوە بکرێت چاک بکرێت کا قادر هەندێک کەس لە هەندێک مەرحەلە دەگاتە قەناعەت کە پێی دەڵێن کامل بوون مارکیز وا دەڵێت هیچ تەوەقع لە کەس نەما هیچ قسەی هیچ کەس بۆ مهم نەما و بزانە کامل بووی ئێمە لە سەردەمانێکدا ڕنگ بە کامل نەبوو ڕنگ بیرمان هەموو دەمە فکرمان لەوە دەڕۆیشت کە بەڵکو بتوانین شتێک بگۆڕین بەڵکو هەندێک شت گۆڕانی بەسەدای بەس دیتمان وان نییە و قەتیش ڕوو ناداتەوە لانە خراپتر بوو برادران هەر بۆ زانیاریدە ساڵی 2001 کاک ڕێبوارێشێک لە زیندانیە بدایەتەکانی خودیش دەسەڵاتی پاراستن بوو مامەیەک دەستگیر کرا چەند ڕۆژێک وازانم کاک ڕێبوار لە سژنی ئاسایشی هەولێر بوو لەسەر چ بوو کاک ڕێبوارە بۆی یعنی ئەمە ڕەخنەمان لێت گرت بە ئەو لایەنە پۆزەتیڤەشت خەڵک بزانێ من هەرچەندە تو یەکەم زیندانی بدایەت نەبووی بەڵام لە 2000ەکان بوو یازم 2001 بوو لەسەر چێ تویان گرت ئاسایشی گشتی و پاراستن ئەو کاتە نووسی بووم کە دەبێت مام جەلال و کاک مەسعود داوای لێبوردن لە خانەوادەی شەهیدان و ئەوانە بکەن کە لە بەناحەق لە شەڕی ناوخۆ کوژراوە ئەجاوە چی تێدا تویان گرتیە
یان ئەو دەمی زۆر بوو تۆ حەددنی قسەی وا بکەی بۆ خۆیان ساڵێک دواتر هەر دووچان داوای لێبوردنیان لە خەڵکی کوردستان. بەڵێ بەڵێ 17 ڕۆژیانە ژوور و پەستای وەنێ باشە کاکرێ بۆ ڕۆزەمیان تێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت مەمنونم کاکات زۆر سپاس بۆ بەرزاریت تۆ دەیانبینی بشارێک بوونە لەوێ هەرچیشیان کورتۆ گەردەنیان خۆش وازە بێگومانەوە خەڵکە دڵی کەسمان پێڕازی ناکرێتن کاک ڕێبوار هەموو کەسمان پێڕازی ناکرێت گرنگ وجدانی خۆمانە سپاس کاک ڕێبوار بۆ کاتێ ئامادە بە بورە سەرچاو هاوڕێیان لیدارێک بوو لە کاک ڕێبوار کەریموەلی ئەوەی ئێمن زانیتم یەکشەم کە دەڵێن یەکشەم هاوڕێیان لەبەر ئەوی ڕەنگی بێک دەقە گۆڕانکاری بکرێ یەک دقه نێچیر ئەو بەرنامەی هەیە زەقتەی زۆری گەورەی مامی لەسەریتی بەڵام هەر زەختی مامی نییە سەر زەختیشتی هەیە زەختی ئەوروپا و ئەمریکاش هەیە کەس نازانی بەڵام هەوڵەکەیە بۆ دواخستن بەڵام ئەو دواخستنە بازەکەی زۆر گران لەسەر خودی قوارەی هەرێم وەکو ئەو قوارەیە و لەسەر خودی پارتیش دەوەستێ و ئێران ئەوەی لۆ بکات جگەلەوەی سازشی گەورەی پێدەکە هاوکات بە ڕێگایشکە وەکو دوێنێ من ڕامگەیان کە زۆر کەس بە غەڵەت تێگەیشت وتم داوایان مەسعود نێچیر گوتیتی پاڤلمان لۆ ڕازی بکەن گوتیان دەرەقەتی پاڤل ناین ئێران نەک دەرەقەتی پاڤل دێ دەرەقەتی عێراق و یەمەن و ئەوانەش دێ بەس وەکو گورگێک لە بەرامبەر پارتی دایدنێ بەرحاڵ هاوڕێیان پێشاتی زۆر خراپ هەیە هەمووش لە ملهوڕی مەسعود بەس دەیەوێت قسەی دەدۆڕێ و وای گوتیەکە 45 کورسی و ماڵ ئەوای لێ سیاسەتکەین باشترە بە زەلیلی بین ببینە 20 کورسی یان ئەوەتە تەوازن نەگەیەکێتی بێتن گوت بینامەیە ئەوەندە عمرم مایە دیسان 50 بە 50 ببینمەوە بەڵام من پێم وایە وەزعی پارتی لە هەموو لایەک خراپە و ئەو تەوازنەی پێ ناکرێت ئەگەر لە ئێران نزیک دەبتەوە تورکیا و ئیسرائیل و ئەمریکاش هەندێک قبوڵ ناکەن و هەڵکەوتەی جوگرافی پارتی وا ناخوازیتن بتوانی دڵی ئێران ڕابگری بەرحاڵ لەو چەند ڕۆژەی ڕابردوو پێشاتی زۆر مەترسیدار هەیە کەسش نازانێت سبەینێت سەعاتەش کە چ دەبی ڕێکەوتنەکە و نێچیر هەرچەندەکە یعنی فاشلترین بە من فاشلترین سەردانی وە هیچ سەرکەوتنەکی بەدەست نێناوگورە لیستی کوردستانی کەزەگەریدانە نیشتە نەیتوانیا یعنی یەکێک سەرۆکی هەرێم بێ دەبێت دڵی هەموو لایەک ڕابگری بتوانی هەمووان کۆکاتەوە نەیتوانێت تا ئێستا حیزبە کوردستانیەکان کۆکاتەوە قەنەعەتێکی مطلق بە شیعە بێنێ بە مجتەمەعی نێودەوڵەتی بینی لەو ڕژماڵی خەزورانی پارتی نەی ناقایلن لە کاتێکدا لۆ مەسەلەی هەڵبژاردن ساریانەوە نەکرد کاتێکە گوتیامە بایکۆت دەکەین کاتێکی خۆش زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان ئەو کاتێ دەگەم و کاک ڕێبوارتان بردەسەر